سەبارەت بەوەی کە وەبەرهێنان و کاریگەرەکانی لەسەر گەشتسەندنی پارێزگای هەڵەبجە ئاستی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە دەبزانین لە ئێستادا بەکوێ گەیشتووە ئەمانە کاریگەریان چی دەبێت لەسەر گەشتسەندنی ئابووری لە هەڵەبجەدا بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز زانیاری حەمەنووری بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە دەکەین بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵماندان کاک زانیار سڵاو لێ بێدەم کاتت باش. بەڵێ دیارەکەتی وەبەرهێنان و کاریگەرەکانی لە هەڵەبجەداوا پێشبووین دەکرێت کە وەبەرهێنان لە هەڵەبجە بەگشتی بەرەو و پێشەوە بچێت کە ئەمە کاریگەرێکی زۆری لەسەر گەشتسەندنی ئابووری هەڵەبجە دەبێت. لە ئێستادا جیاواز لە وەبەرهێنانە گەورەکان لە بیزنسی بچووکیشدا هەڵەبجە هەوڵ ئەدات کە وەبەرهێنانی خۆی زیاد بکات بۆی کە بتوانێت بەگشتی ئابووری هەڵەبجە گەشت پێ بدات. لەگەڵ ئەوەشدا بتوانێت هەلێکی کاری باش بۆ گەنجان لە هەڵەبجەدا فراهەم بکات. بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز زانیاری حەمەنووری کە بەڕێزان بەڕێوەبەری گشتی و بەرهێنانن لە پارێزگای هەڵەبجە و ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵ مادان. کاک زانیار سڵاو لێ بێ بەیانیت باش. سڵاو لە ئێوە و بەیانی ئێوە باش. سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی کورسات. زۆر سپاس. کاک زانیار لە ئێستادا ئاستی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجەدا چۆن هەڵدەسەنگێنیت؟ ئایا ئاستی وەبەرهێنان لە هەڵەبجەدا جێگەی دڵخۆشیە؟ بەڵێ طبعاً ئەبێ ئاستەکەی لە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەڵسەنگێنین ئێمە لە مودەی 7 ساڵی ڕابردووە کە پرۆسی وەبەرهێنان هەیە و مۆڵەتی پرۆژەکانی وەبەرهێنان ئەدرێ پارێزگای هەڵەبجە توانین ئێستا بڵین لە باشترین ئاستیایەتی ئەویش بە گوێرەی ئەو مامەڵانی کە ئێستا لە بەردەممانە بە گوێرەی ئەو پرۆژانی کە ئێستا لە نزیک بوونەوە لە قۆناغی مۆڵەت پێدان و بە گوێرەی ئەو فیدباکانی کە بەدەستمانەگا بە گوێرەی ئەو وەبەرهێنەر و سەرمایه‌دارانی کە سەردانمانەکەن ئەتوانین بڵین بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵیەوە کە لە باشترین ئاسیاتی بەراورد بە ساڵانی ڕابردووی. بەڵێ لە ئێستادا وەبەرهێنانەکان پرۆژەکان لە هەڵەبجەدا چین کە جێگای دڵخۆشین جێگای دڵخۆشکەرن بەرامبەر بە ساڵانی ڕابردوو پرۆژانە چین کە تازەترینن لە پارێزگای هەڵەبجەدا. بەڵێ طبعاً لای ئێمە بە گوێرەی هەڵکەوتەی پارێزگاکە و ئەخوازیێت زیاتر پرۆژەکانمان کشت و کاڵی بن ئەو مامەڵانی کە ئێستا لە بەردەستمانان و وەبەرهێنەران مامەڵەی بۆ ئەکەن و جێی سەرنج و تەرکیزی ئەوانە زیاتر و پرۆژە کشت و کاڵیانن کە لە بواری ئاژەڵداریایە جایتر بە مەبەستی بەرهەمهێنانی گۆشتی سوور بێ یاخود بە مەبەستی شیر بێت واتە هەم ئاژەڵداری و هەم پەلەوەریەکان ئەمانە ئێستا تەرکیزێکی باشی لەسەر لەلایەن سەرمایه‌دارانەوە لەگەڵ یانە پرۆژەی بەخێوکردنی ماسی لەگەڵ یانە پرۆژەی بابەتە کشت و کاڵیەکان ئەوانەی کە لە داهاتوە لە قوتوو ئەنرێن واتە مەوادی خاون و جارێکی کە لە ڕێی پیشەسازیەوە ئەکرێنە خواردنی لە قوتوو نراو یان با بڵین پرۆژە پیشەسازیە خۆراکیەکان ئەمانە ئەو پرۆژانن کە ئێستا لە پارێزگای هەڵەبجە تەرکیزێکی باشیان لەسرە و زۆربەی مامەڵەکانمان لەو سێکتەرەیان. دەستان بە پرۆژەکان کردووە کاک زانیار پرۆژەکان دەستی پێکراوە لە پارێزگای هەڵەبجەکە و تەنها پێشنیارێکە بۆ دروستکردنی پرۆژەکان لە پارێزگاکەدا هەنگاوەکان و بارەی بەکوێ گەشتووە؟ بەڵێ طبعاً وەک ئاماژەم پێە لە قۆناغی مامەڵەیان تاکو ئێستا تاوەکو نەگاتە قۆناغی مۆڵەت پێدان و مۆڵەت بە پرۆژەکە نەدرێ بە دەست بەکاربوون حساب ناکرێت چکە پرۆسی وەبەرهێنان پرۆسەیەکی خاوە ینی هەر پرۆسەکە خۆی وەهایە پرۆسەیەکە کاتی زۆری ئەوە تاگاتە قۆناغی مۆڵەت لەبەرەوەی بابەتەکانی ئەتفاکردنی زەویتی ئەکەوێکوژانە و دەسەڵگرتن و قەرەبووی جوتیار و ئەو بابەتانەوە کات پرۆژەکان تا ئاگاتە قۆناغی مۆڵەتدان کاتێکی زۆر بخایەنێت و پرۆژەمان هەیە کە ئێستا مۆڵەتی وەرگرت و لە کارکردن تایدا هەیە و بە ڕێژەیەکی باش یان نتوانین بڵێ پرۆژەمانێ لە سا چلی کارەکانی تەواو بۆ پرۆژەی زۆر گەورە پرۆژەمان هەیە لە سا دەی تەواو بۆ پرۆژەمانێ نیزبەی ئینجازی لە سا هەفتایە و بەرەو کۆتایی ئەڕۆیانی پرۆژەکان جیاوازن سێکتەر بۆ سێکتەر فەرقەکات قۆناغ بۆ قۆناغ فەرقەکات. بەڵێ لە ئێستادا پێشنیازەکان بۆ وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجەدا چۆنە؟ ئایا وەبەرهێنەرەکان بەگشتی خواستێکی زۆریان هەیە بۆی کە بتوانن لە پارێزگای هەڵەبجە وەبەرهێنان بکەن یاخود تەنیا چەند پرۆژێکی کەم هەیە لە پارێزگاکەدا کە پێشنیاری ئەویان کردووە وەبەرهێنان بکەن؟ بەڵێ طبعاً لە دوای 22/2024 کە بەڕێزانە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد و چەند ئاسانکاری و تەسهیلاتی یاخود بڵێن چەند جیاکاری و سیسنایەک بۆ پارێزگاکە کرا بە تایبەت بۆ پرۆژەکانی وەبەرهێنان لە دوایەمەوە فیدباکێکی باشتر هەیە واتە وەبەرهێنەران زیاتر
هەواڵی پرۆژەکانی وەبەرهێنانە پرسن لە پارێزگای هەڵەبجەیەوە. هەر لە سەرەتای ساڵی 2024ەوە ئێمە پلانی خۆمان خستە ڕوو کە خۆی لە 50 پرۆژەیە ئەبینێتەوە لە کۆی سێکتەرە جیاوازەکاندا. ئەم پلانە لەسەر چەند ئەساسێک ئێمە دیاریمان کردووە. ئەو پرۆژانن کە پێویستی و ضرورەتی پارێزگای هەڵەبجەن، ئەو پرۆژانن کە ئەتوانین زەویان بۆ پەیدا بکەین لەلایەن ئەو لایەنانی کە خاوەنداریتی زەویانی، ئەو پرۆژانن کە ئەتوانین بڵێن زۆرترین هەلی کارە ڕەخسێن. لەسەر ئەم پێوەرانە پلانێکی 50 پرۆژەیمانی ئەلان کردو بۆ ساڵی 2024 کە خۆشبەختانەیە زۆرێک لەو مامەڵانەی لەبەردەستی ئێمەیە خۆی بینێتەوە لە پلانەکەی خۆماندا. بەدەر لەو پلانە هەر وەبەرهێنەرێکی تر لە هەر سێکتەرێکی کەیە پێشنیار و دەست پێشخەرید کا بۆ هەر پرۆژێکی کە ئێمە بە هەموو شێوەیەک هاوکار و لەسەر خەتەبین لەگەڵ یانە تا قۆناغی پێدانی مۆڵەت. بڵێ باستان لە پرۆژەکان کە زیاتر لە بواری کشتتوکاڵیدایە بۆی کە پارێزگای هەڵەبجە لە ڕۆوە دەتوانین بڵێن خۆشببختانە کە بەرهەمی باشی هەیە. لە ئێستادا تا چەندێک دەستی دووتیارەکان دەکەن کە بتوانن بڕی وەبەرهێنان سیاب بکەن بۆی کە بتوانن جیاواز لە هەناردەکردنی بۆ شارەکانی دیکە هەرێمی کوردستان و هەروەها عێراقیش بتوانن لە بواری پیشەسازیدا دووبارە سوودیان لێوە بگیرێتەوە. طبعا هەر پرۆژێک لە هەر سێکتەرێکا بێت دەعمی ئەو کەسانە ئەکات کە لەو سێکتەرە ئیشەکەن. پرۆژە کشت و کاڵیەکان پاڵپشتیەکەمە بۆ جوتیارەکان لەبەرەوەی کە ئێمە باسی پرۆژی کشت و کاڵەکەین وەکوتم هەم ئاژەڵداری هەم پەلەوەری هەم باخداری ئەگرێتەوە. لە ئێستا ئەو پرۆژانەی کە بابەتی ئاژەڵدارین بە مەبەستی دروستکردنی پرۆژەی پیشەسازی کارگەی خۆراکی ئەمانە هەمووی پێویستیان بۆ نمونە بە شیرە بێت. ئەمە دامێکی باشە بۆ ئەو جوتیارانەی کە ئاژەڵداری ئەکەن لە لادێکانان. ئێستا لەگەڵ وەبەرهێنەرێک کە پرۆژێکی گەورەیە لە پارێزگای هەڵەبجە لەسەر خەتی بۆی کە چەند بنکەیەک دروستکە لە ناو سنتەری پارێزگا لە ناو گوندەکان لە ناو قەزاکان بە مەبەستی وەرگرتن و کۆکردنەوەی شیر. ئەمە دام و پاڵپشتێکی باشە بۆ ئەو ئاژەڵدارانەی کە ئاژەڵداری ئەکەن. بە هەمان شێوە بۆ ئەو پرۆژە کشت و کاڵەکان ئەوانەی زەوی زراعیان بەدەستەوە ئێستا بەکاری هێنن. هەر پرۆژەیەک هەر کارگەیەکە ئەکەوێتە کار پاڵپشتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی لەو بوارە ئیشەکەن بۆ ساختکردنەوەی بەروبوومەکانیان. بەڵێ کاک زانیار زیاتر ئەو کەسانی کە بەشدارن لە پرۆژە وەبەرهێنەرەکاندا ئەمانە خاوەن جوتیارەکانن کەسان کە گشت و کاڵ دەکەن. ئەی چی بۆ گەنجەکان بۆ ڕستاندنی هەلیکار لە هەڵەبجەدا چی بۆ ئەوان کراوە؟ ئایا ئەم پرۆژانە گەنجان ئەتوانن سوودمەند بن یاخود گەنجان هیچ جاواکاریەکی خواستێکیان ئێنوبارەوە هەیە؟ بەڵێ طبعاً پرۆسی وەبەرهێنان پرۆسێکی گشتگیرە. بابەتەکەمان تەنها کشت و کاڵ نەبێت زیاتر لە 15 سێکتەر ئێمە کاری تێدا دەکەین. ماتە مەودایەکی فراوانمان هەیە. یەکێک لە سێکتەرەکان کە بەگوێرەی خواستی پارێزگاکەی ئێمە و داواکاری وەبەرهێنەران کشت و کاڵە لەگەڵ یا پرۆژە پیشەسازیەکان لەگەڵ یا پرۆژە گەشت و گوزاریەکان لەگەڵ یا بازرگانیەکان و تاگاتە پەروەردەیی و خزمەت گوزاری ئەمانە هەمووی کۆمەڵە سێکتەری جیاوازن. لە هەر یەکێک لەمانە چینێک ئەتوانین سوودمەند دەبێت. بەڵام لە کۆتایی پرۆسەکەیە هەر پرۆژەیەک لە پارێزگاکە بکەوێتە سەرپێت تەواوی دانیشتوانی پارێزگاکە سوودمەند دەبێت. لە کارگوزارێکەوە لە خاوەن تەکسی و خاوەن ڕێستۆرانت و کەسێکی دەستجێڕەوە تا ئەگاتە کەسێک کە دوکاندارە تا ئەگاتە فەرمانبەرێکی حکومی هەرێکێک لەمانە بە جۆرێک لە جۆرەکان کە لە پارێزگاکایە سوودمەند دەبێت لەم پرۆژانە و لە کۆی پرۆسەکە چکە لە کۆتاییدا جوڵەیەکی ئابووری لە بازارە دروستە بێ. ئەمانە هەمووی حەیویەتێک ئایا بە ئیقتیسادی ناو پارێزگاکە و هەموو لایەک سوودمەند دەبێت. سەبارەت بە گەنجان و ئەو بابەتانی تر طبعاً هەرێکێک لەم پرۆژانە کە تەواوە بێت لەلای ئێمە ڕێژەیەکی هەلی کاری هەیە و خۆشبەختانە ئێستا زۆر لە سا 75 تەواوی پرۆژەکان بە گوێرەی براری ئەنجومەنی وزیرانە بێت دەستی کاری خۆماڵی بێت. ئەو پرۆژانی کە ئێستا لە مامەڵیان لای ئێمە هەندێکیان تیا ئەگەر تەواو بێ ڕاستەوخۆ 300 هەلیکار ئەڕەخسێنێ بەدەر لەوەی کە ناڕاستەوخۆ زیاتر لە 200-300-400 کەسی تر ئەتوانین بڵێنەکەوێتە سەرکار. بۆیە بە تەواوبوونی پرۆژەکان تا قۆناغی مەڵەتی پێدان و تا ئەو کاتی کە ئەکەونە ئینتاج بە فعلی ئەتوانین بڵین ئەم مامەڵانی کە لە بەردەمی ئێمەدایە بە نزیکەی 500 بۆ 1000 هەلیکار ئەڕەخسێنێت. بەڵێ کاتە ئەمە مودەکەی چەندێکە کە خەڵکی ئەوێ ئەتوانن و ماوەیە دەست بەکار بن ئەو هەلیکارانان دەست بکەوێت. ئەم پرۆژانە چەندێکی دەوێت کە دەست بەکار بێت کە خەڵکی بتوانێت کاری لەسەر بکات؟ بەڵێ تەمان پرۆسەکە بەردەوامی هەیە.
یعنی شتێک ئەمە پرۆژێکی مقاولات یان بەڵندەرایەتی نییە بڵین مدەیەکی بۆ دانراوە و پێویستە بەڵندەرەکە لەم مدەیە تەواویکە ڕاستە لە کۆتایی پرۆژەکانی وەبەرهێنانیش هەر مدەیەکی زەمەنیان هەیە کە بێت تەواوکرێن بەڵام بەردەوام داواکاری نوێتە ناو پرۆسەکەەوە واتە وەبەرهێنەر تەڵەبی تازە تەقدیمەکات جا ئەکەوێتە سەر بەڕاستیەم بابەتەکەوێتە سەر جوهد و دڵسۆزی وەبەرهێنەرەکان تا چەند بەدەم پرۆژەکانیانەوە بێن لەلای ئێمە هەموو ئاسانکاری و تەسیلاتێکمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لەسەر خەتین بە هەموو شێوەی کاراسانیمان کردو بۆ وەبەرهێنەرەکان ئەوەی کە ئێستا گرنگە بەلای ئێمەوە بەڕاستی وەبەرهێنەرەکانن تەڕەفی مقابلەکە بێن دەست پێشخەر بن ئەوە تا کۆمەڵە تەسیلاتی زۆر باش کراوە کۆمەڵە ئاسانکاری کراوە لێخۆشبوون کراوە لە باج و ڕسومات ئەمانە ئەتوانین بڵین ئێستا بوارەکە زۆر زۆر لە قازانجی وەبەرهێنەرە کە بێت لێرەوە بەرهێنان بکە بەڕاستی چونکە لە مودەی داهاتووە ئینشاءالله کۆمەڵێک دەرگا و دەواازە هەیە کە لە ئێستا بەڕووی پارێزەی هەڵەبجەیە داخراون هەریەک لەمانە بکرێتەوە جا هەر لە بابەتی مەرزەکان پردەکان کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە بە پارێزگابوونی هەڵەبجە سەرپێکەوتنی هەریەک لەمانە جارێکی تر وەبەرهێنەران سوودمەند یەکەمە بن لە کۆی پرۆسەکەیە بۆیە ئافرین بۆ وەبەرهێنەری لەم قۆناغی ئێستای هەڵەبجە دەست پێشخەریە کات و یەت لێرە ئەوێ پرۆژێک بخاتە بواری جێبەجێکردن چکە داهاتوو بۆ ئەوانە بێ بەڕاستی لە ئێستا لە شارە گەورەکانە ئەزانین کە کێشەی زەوی هەیە کێشەی مۆڵەت هەیە ینی وەبەرهێنەرێک ئێستا لێکە لەو پارێزگا گەورانی کە مۆڵەتی وەبەرهێنانیان زۆرە دەستکا بۆ مامەڵە بەڕاستی زۆر بە ئەستەمەتوانێت تا ڕایکردنی مامەڵەکانی لەوانێت 2 ساڵی پێ بچێت تاگاتە قۆناغی مۆڵەت بەدەر لەوەی کە کۆمەڵێک ئاستەنگ و کێشەی تووشە بێت ئەتوانی ئێمە لێرە گرنتی ئەوە بکەین بۆ کۆی ئەوە بەرهێنەر و سەرمایهدارانەی لێرە دەست پێشخەریەکەن کە تەواوی ئەو ئاسانکاریانیان بۆکەین هەر لە دابینکردنی زەویەوە تاوەکو پێدانی مۆڵەت کە پرۆسەیەکی دوور و درێژە بۆیان کورتەکەینەوە لەگەڵ لایەنە مەعنیەکان بە خۆشحاڵی و ئێستا زۆربیان هاوکارن لەگەڵماندا کە بێن لێرەوە بەرهێنان بکەن چکە وردە وردە پارێزی هەڵبژەش ئەچێتە قۆناغێکی نوێوە لە پرۆژەکانی وەبەرهێنانە لە کوی پرۆسەکەیە وای لێدەیتر لێرەش زەوی کەمە بێتەوە ئێستا خۆشبەختانە زەویکی باشەیە سەر چاوی ئاوی باشەیە توانای مرۆیی زۆر باشەیە کەسانی شارەزامان هەیە لێرە لە ڕووی قانونەکەەوە تەسیلاتێکی باش کراوە هەموو لایەنەکان لەسەر خەتنووە کۆی پرۆسەکەش بە هەمووکو دەستەی وەبەرهێنان هەمووکو حکوومەت بە خۆشحاڵی توانین بڵێن پاڵپشتێکی باشن لە ئێستاە بۆ پرۆسی وەبەرهێنان بۆ بەڕێوەبەراتی گشتیمان وەبەرهێنەرانیش ئەم فیدباکەمان لە خۆیان و پێگەشتۆتەوە کە چەند ئیشەکانیان باشتر ئەڕوال جا بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک هاوکار و کاراسانیان بۆکەین ئەوانیش ئەبە دەست پێشخەریکەم بەڕاست کاکزانەر جیاواز لە کارتە تایبەتەکان کە سەرمایهدارەکان کە لە پارێزگای هەڵەبجەدا دەیانەوێت کاو بەرهێنان بکەن تا چەندێک حکوومەت لەو بارەوە هاوکارەکە بتوانێت ئەویش پرۆژەی نوێ بکات لە هەڵەبجەدا بتوانن بە کۆی گشتی پێکەوە هەڵەبجە بەرەو پێشەوە بەرن بەڵێ طبعاً ئەمەی ئێمە باسمان کرد خۆی بینێتەوە لە کەرتی تایبەتە کۆی پرۆسەکەی ئەمە مامەڵەیە لەگەڵ چینێکە کە پیانوترێەوە بەرهێنەر سەرمایهدار ئەمانە هەمویان کەرتی تایبەتن لە بەرامبەر ئێمە کەرتی گشتیمانێک کە کەرتی حکومیە و دامی سیولە و پاڵپشتی مادی پرۆژەکانی حکوومەتن و مقاولاتن لێرە هەر سەرپێکەوتنی هەر پرۆژەیەک لەوانە بەڕاستی دافعێکی باشە بۆی کە جارێکی تر پرۆژەکانی وەبەرهێنان ببوژێتەوە وەبەرهێنەران ڕووبکەنێرە چکە وەبەرهێنەر ڕوو ئەکاتە شوێنێک کە ژێرخان و بوونەی تەحتیە و شوێنە ئاوەدان بێ بەڕاستی زۆر جار ئەمە ئەگاتەوە بە دەستمان کە وەبەرهێنەران بۆچی سەردانی ئێرە ناکەن ینی بەڕاستی وەبەرهێنەر سەرمایهدار کەسێکی ژیر و ئاقڵ و لێ هاتووە ینی ناچێتە شوێنێک کە بەرچاوی ڕوون نەبێ بوونەی تەحتیان پارێزگای بەداخەواڵم لە ئێستا بە نزیکەی 200 پرۆژێ حکوومەت لە کەرتی گشتیا وەستاوە ئەمانە کاریگەریەکی نەرینی کردوتە سەر پرۆژەکانی وەبەرهێنان و وەبەرهێنەران بە شێوەیەکی گشتی چونکە سەیری کۆی پرۆسەکە ئەکەن هەرێک لەم پرۆژانە بکەوێتە سەر پێ هەرێکێک لەم پرۆژانە شارستانیەتیەک و سیمایەکی جوانەیە بەم شارە ینی وەبەرهێنەش ڕۆکاتە شوێنێک کە لە ڕووی تەلارسازیە و لە ڕووی شارستانیە و ئاوەدان بێ پێشکەوتوو بێ بەڕاستی بۆیە بەدەر لە کەرتی تایبەت کە پرۆژەکانی وەبەرهێنانن زۆر زۆر گرنگە کە لایەنەکانی ترکە حکوومەت بە جدی بێتە سەرخەت ئاوڕێکی جدی باتەوە لەم پارێزگا نوێیە بۆی بە هاوتەریب لەگە چکە سەرپێکەوتنی هەر پرۆژێکی گشتی و کەرتی حکومی
لەگەڵ یا پرۆسی وەبەرهێنان زیاتر و باشترە چێتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز زانیار حەمەنووری بەڕێوەبەری گشتی و بەرهێنانە پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لەبانی کوردستانی زەکەمان ئامادە بوویت.